سڵاوتان لێبێ. سەرڕای قەیرانی دارایی کەچی هێشتا خێزانەکان هەوڵ دەدەن منداڵەکانیان ببەنە قوتابخانە ئەهلیەکان و نیان بەنە قوتابخانە حکوومیەکان. جیاوازیەکانی نێوان ئەم قوتابخانانە لە هەندێک بواردا بەزەقی دەردەکەوێت. ئێمە لەم ئەڵلقەی بەرنامەی ڕوانگە هەوڵ دەدەین لە نزیکەوە تیشکێک بخەینە سەر جیاوازیەکانی نێوان قوتابخانە ئەهلیەکان و قوتابخانە حکوومیەکان. ئێوەش لەگەڵمان بن. پایەکانی هەموو کۆمەڵگایەکی تەندروست لەسەر پەروەردەیەکی تەندروست و زانستیدا دەمەزرێ. هیچ جڤاگێکی شارستانی ناتوانێت ببێت بە خاوەنی کللتورێکی بەرز و باڵا ئەگەر بێت و سیستەمە پەروەردەیەکەی کە کاری بارهێنان و ڕاهێنانی عەقڵ و هۆشی منداڵی لە ئەستۆیە بە شێوەیەکی ڕێکخرا و ڕێکوپێک ئەرکەکانی خۆی جێبەجێ نەکات. سیستەمی پەروەردە ئەمڕۆ لە کوردستان بەسەر دوو بەشی ناهاوسەنگی حکومی و تایبەتیدا دابەش بووە. لە ڕووی بڕی ئەو پارەی تێیدا خەرج دەکرێت و شێوازی وانە خوێندن و پەیوەندی نێوان قوتابی و مامۆستا و لە سەرووی هەمووشیەوە شوێن و ئیمکانیاتی مادی و مرۆیی. لە قوتابخانە ئەهلیەکاندا تێکەڵەیەک لە سیستەمی پەروەردەی هەرێم و سیستەمی پەروەردەی ڕۆژئاوایی پیادە دەکرێت و ئەو خێزانانەی ئیمکانیاتی داراییان باشە منداڵەکانی خۆیان دەنێرنە ئەوێ بۆ ئەوەی لە ئێستاوە ئایندەی منداڵەکانی خۆیان مسۆگەر بکەن. ناو پۆلەکان لێرە چەندی تەلەبەتیە؟ هەر کلاسێک و چەند قوتابی تێدا؟ ئەمە تقریباً دابرێن عەدەدی تەلەبەکانمان محەدەدە ساوەتە هەر کلاسەکانمان بە گوێرەی بابنە ستانداردی خۆی لە 20 بۆ 25 قوتابیە. عادەتەن لەو عەدەدەی کەمترمان هەیە، بەس عەدەدی ستانداردی ئەو کلاسانەی هەستا قیاسەکانی شانوا دروست کراوە لە بینی 20 تا 25 قوتابی لە هەر پۆڵێک دەبێت، لەوە زیاتر نابێت. لە کاتی زیاتر بوونیانە کلاسی تازایان بوو؟ هایتمان کێسمان هەیە، مەسەڵەن کێسی وامان هەبووە پێش هەفتەیەک کلاسمان هەبووە با بڵێن تەسجیلی تا 34 تەڵەبە ڕۆیشتووە، ترکردمانە دوو کلاس. ئەوە تەبعاً زیاترە، با بڵێن ستافی زیاتری دەوێت، مامۆستای زیاتری دەوێت، بووە ئەو کاتێکە حسابی 34 بکەی يعني دەبێت تەقسیمی دوو بکەیت، ئەو کات دەبێتە 17-18 تەڵەبە قوتابی لە هەر کلاسێک. ئێستا ئەم پۆلە ژمارەیان چەندە بێت؟ ئەم پۆلە 20 تەڵەبە هەیە، ناوەکانیان هەیە لەسەر دەرگا، دەوانێت 22 تەڵەبە بیت. ئێستا ئێمە وردە ئاگامان لێ بوو کە کاتی خواردنە و ئیتر کاتی خواردنیانە ئەو قوتابیانە پۆلەکانتان وا دابەش کردووە کە هەمویان بەیەکەوە چن بۆ نان خواردن یان چۆنە؟ بەوەج بێ تەڵەبەی قوتابیەکانی کەیجیەکان ئەوان زیاتر پێشتر دەچن بۆ خواردن، دوای کە ئەوان تەواو بوون ئەوان ئەڕۆن بۆ دەرەوە بۆ پلەیار، ئەوجا دەسەکەن بە مەراحلەکانی کە مەرحەلە چۆن ئەتوانن خاوێنی ئەو توالێت و چێشتخانەکەیان و ئەمانیان ئەو خاوێنیە ڕاگرن لێرە؟ ستافتان زۆرە یان؟ ئەمە تەرکیزێکی زۆرمان لەسەر پاک و خاوێنی زۆر، یعنی بە بەردەوام بێت تەرکیزمان لەسەر پاک و خاوێنیە. بەڕای من علاقی بە ستافی زۆردا نییە، علاقی زیاتر بە ئیدارەداندایە. تو ئەو ستافانەت هەیە چۆن دەتوانی وان لێ بکەی ئیش و کاری خۆیان بکەن، چۆن دەتوانی وا بکەی کە بە بەردەوام چاودێریان بکەی ئیش و کارەکانی خۆیان بکەن. یعنی ئەوە تۆ هەر ئەوە نیە نەفەری دابنی و بڵێ تۆ ئایدی پاکردنەوەی، ئەوە بەڕای من چارەسەر نییە، چارەسەرەوەیە کە دەبێت بە بەردەوامی چاودێریان بگرێت و ئیشەکانیان دەکرێتن یان ناکرێتن. من خۆم بێک ڕۆژانە کە دێم پێش هەموو شتێک پێشەوە بچم بۆ ئۆفیس بە هەموو مەکتەبەکەی دەسوڕێمەوە
تەماح نیوڕانانیش جارش کە دێم جەماعەتی برادربابرێنەوانی ئیداری لێرەکانە ئەو ئیشەی دەکەن بەس لەگەر ئەوەش بخۆشم هەرم هەموو مەکتەبەکان نەک هەر ئەو پەرەحە. کێسانی پێویستی بە چارەسەر هەبیتن دکتۆرە لێرە بخۆی چارەسەری ئەو قوتابیانە دەکات و دانێرێتەوە کلاس ئەگەر کێسێکی وە هەبیتن پێویست بکاتن کە پەیوەندی بە داکوبا بۆ بکاتن پەیوەندی بە داکوبا بۆ دەکاتن یان کەیسێک پێویستی بە نەخۆشخانە هەبێتن ئیتر بەخۆی بڕیار دەداتن بەکو دکتۆرێ ئەو بڕیار لەسەر کێسەکە دەداتن بدادی دەست پێکردنی قوتابخانە مناڵ لە دوو ئەکسکیوز دەگەڕێتن نەخۆشی باشتریشتە بەسی ترەوە دکتۆر دەبی بڕیار بداتن برێ ناوە ئەو کاتی دەبێتە ئیشی سۆشیال و وەرکەر نابێتە ئیشی دکتۆرە. زیاتر ئەو خواردنانی کە پێشکەشەکرێن بە مناڵەکان چی؟ ئەمە بە خواردنانە پێشکەش دەکرێن دائما ئەمە تەرکیزێکی زۆر ماخستە سەر خواردنی تەندروست. جدولی خوانه هەموو مەکتەبەکە هەموو فەرعەکانمان یەک جدولە بۆ هەر هەمویان ئەمە لێرانە سیستەمی حانوت و شتیوامان نییە. توانم بیرۆکەیەکم هەوێ لەسەر خواردنەکان چین ئەو خواردنانە کە ئەیخۆن؟ ئەوەی من ئاگادار بم لیستێکمان هەیە لیستی ئەو خواردنانە ڕۆژانە مەسەڵەن زیاتر تەرکیز کراوەتە سەر خواردنی تەندروست وەکو پرۆتین و گۆشت و ما بڵێن لیسک و ئەوانە جدولەکانیان بۆ دیاری کراوە. لە قوتابخانە ئێمە دەرس دەخوێنین دەرسەکانمان زۆر خۆشە دەرسی ئێمە یان خۆشە لەگە مامۆستاکانمان و مامۆستاکان لەگە مامۆستاکان وچی برا هاوڕێینە باشین دەرسەکانمان زۆر خۆشە دەرسی کۆمپیوتەرمان هەیە کە بە کۆمپیوتەر ئیش دەکەین شتی فێر دەبین لە کۆمپیوتەر و دەرسی تۆپ یعنی دەرسی پی و شتانەمان هەیە و زۆر خۆشە دڵخۆشم لە مەکتەبە. لە میوزیک فێرە تەپڵ دەبین فێرە پیانۆ دەبین فێرە زۆر شتی خۆش دەبین وەکو گیتار و شتانە لەو مەکتەبە زۆر خۆشە هاوڕێکانم دڵخۆشم لەگە هاوڕێکانمە لێرە نەماش دڵخۆشم لەو مەکتەبەوە کە ئەتڵە بوو من زۆرم حەز لێ بکە بێمەوە مەکتەبێ. زیاتر ئەو کەیسانەی کەیەنە لای ئێوە چارەسەریەکەن لە قوتابخانەکە چین؟ کاری ئێمە وەکو توێژەرانی دەرونی کۆمەڵایەتی لە قوتابخانە بەتابەتی ئەو قوتابخانە ناحکومیانەی کەوا لە ئێستادا زیاتر گەشەی کردووە ئەوەیە کە ئێمە پێشکەشکردنی خزمەتگوزاری لایەنی دەرونی پەروەردەی کۆمەڵایەتیە لەژێر ئەو مەبنایەدا ئێمە کار لەسەر پێگەیاندنی ڕۆڵی تاک دەکەین لە کۆمەلگاکەوە چەندە تاکێکی بەهێز بێت نبوونیەکی باشی بێتن واسە هیچ لەسەر بیسکی پێرسناڵیتی دەکەین کاری ئێمە زیاتر ئەوەیە کە چۆن بیڵدە پێرسناڵەتی کەسایەتێکی بەهێز لە کۆمەلگادا دروست بکەین. کەیسەکان کەیسی جیاجیامان هەیە زۆرەها کەیسی تایە وەک ئاماژەم پێکرد بەشێکیان لایەنی دەرونی بەشێکیان لایەنی کۆمەڵایەتیە بەشێکیان لایەنی پەروەردەیە جا دواتر کۆکراوی هەر هەمیان ئێمە هەوڵە دەینکەوە کەسایەتێکی بەهێز بۆ کۆمەلگا بەرهەم بهێنی. ئەو گرفتانەی ئێوە چارەسەریەکەن زیاتر پەیوەندی ئەو گرفتانەیە کە دروستە بێ لە ئەنجامی پەیوەندی نێوان قوتابی لەگەڵ قوتابخانە یان ستافی قوتابخانە یان هاوڕێکانی یان ئەتوانن ئێوە دەستان زیاتریش درێژکەن بۆ نێوان قوتابی و خێزانەکەی یان گرفتی قوتابی لە ناو خێزانیا یا گرفتەکانی تایبەتی خۆی. بەگشتی قوتابی کاتێککە لە قوتابخانەیە ڕوبەڕووی چەند جۆرە گرفتێک دەبێتەوە یەک گرفتێک هەیە خودیە لەگەڵ خودی خۆیان کێشە هەیە وەکەوەی کە باسماکە ڕەنگە کێشەیەکی دەرونی هەبێ خود کێشەیەکی مێنتەڵ هێڵسی هەبێ ئەمە کێشەیەەکە کێشەیەکی ترمان هەیە قوتابی لەگەڵ قوتابیە کێشەیەک ترمان هەیە قوتابی لەگەڵ مامۆستایە قوتابی لەگەڵ سیستەم و پەروەردەیە یاخود قوتابی لە ناو خێزانە کۆمەڵێک گرفت و باگراوندی هێناوە ئێرێدا بەڵێ بێگومان ئێمە
ئەوانەی کەوا پێویست بکاتن لە خێزانیشەوە بۆیە ئێمە بەردەوام کاری ڕاوێژی خێزانی دەکەین بەردەوام کۆبنەوە لەگەڵ دایک و باوکان دەکەین پەیڕۆ پرۆگرامیش چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ مناڵەکان دائڕێژین بەپێی ئەم پەیڕۆ پرۆگرامە بۆ ئەوەی کەوا لە نێوان قوتابخانە و خێزاندا هاوسەنجێک هەبێت لە چۆنیەتی پەروەردەکردنی مناڵەکە نەوەکو لە دوو دنیای جیاوازە ئێمە هەوڵ بدەین پێکەوە خزمەت پێشکەش بە مناڵەکە بکەین ئێمە لەسەر سیستەم پرۆگرامێک ئەماش لەسەر شێوازێکی خۆیان پەروەردەی بکەن بەڵکو وا باشترە لەبەرەوەی مناڵەکە لە ئێستادا لە قوتابخانەیە و کاتێکی زۆرشی لە قوتابخانەیە کەوا پێویست دەکاتن جۆرێک لە هاوسەنجی و هەماهەنگی لە نێوان پەروەردەی ئێمە وەکو قوتابخانە و خێزانیشدا هەبێتن کە ئەماشیان لەلایەن دایک و باوکەوە پێشکەش بە مناڵەکە دەکرێت. ئێوە قوتابخانەیەکی تایبەتن و ئەو پرۆگرامی کە لەسەری ئەڕۆن بۆ وەکو توێژەری کۆمەڵایەتی پابندە بەو پرۆگرامی کە وەزارەتی پەروەردە و قوتابخانەکانی ناو وەزارەتی پەروەردە دایانناوە بۆ توێژەرانی کۆمەڵایەتی یان ئێوە بۆ خۆتان بە سربەخۆیی کاری خۆت ئێمە هەماهەنگی تەوامان هەیە لەگەڵ پەیڕۆ پرۆگرامەکانی وەزارەتی پەروەردە هەر جۆرێک لە زانیاری و خزمەتکردنێک کە بە توێژەران پێشکەش بکرێتن و کە ئێمە وەکو خۆمان لێرە هەوڵ دەین بەکاری بێنین و سوودی لێ دەبێنین بەڵام لە هەمان کاتیشدا بەوەی ئێمە کەوا سیستەمێکی جیاواز بەکاردێنین شتی وا پێویست دەکات لەبەرەوەی ئێمە لەنگە سەرچاوی باشتریشمان لە بەردەستدا هەبێتن بۆ چۆنیەتی کارکردن کەوا دەتوانین خزمەتی زیاتر پێشکەش بە مناڵەکان بکەین هەر شتێک پێمان باش بێت لە خزمەتی مناڵەکانە زۆر ئاسایی ئێمە لە پرۆگرامی دەرەوەش ئەگەر بهێنین هەر شتێک پێویست بکاتن خزمەتی زیاتر بە هەر تاکێک بگەێنێت ئێمە وەک خۆمان بۆ سوود بەخشین وەری دەگرین و بەکاری دەهێنین. پۆلی قەرەباڵغ و زۆری ژمارەی قوتابیان و نەبوونی کتێبی پێویست و چەند دەوام لە یەک قوتابخانە و ڕەچاونەکردنی لایەنی دەرونی و کۆمەڵایەتی قوتابیان سیمای دیاری خوێندنگا حکوومیەکانە کە سەرەڕای هەوڵی مامۆستایان و بازدانیان بەسەر هەموو قەیرانەکاندا کەچی وەک پێویست نەیانتوانیوە دەرەقەتی کێشەکان بێت. مامۆستا ئەبینین لە پۆلێکی زۆر قەرەباڵغا دەرست دەوتەوە ژمارەیەم قوتابیانە چەنە؟ 57 طلبەیان 57 طلبە بە کچوو بە کورد یعنی ژمارەیان کەمە بە ساڵ زیاترمان لە بۆ دێتن نازام ئەو دوو ساڵێکە بوویتە مەکتەبەکی ئینگلیزی هەموو ڕێیان لێ کردیا ئەو زەمە ساڵان ئەوەمان لۆ بێتێتنی حەسەب موقعی جغرافی کە پێی حەسەب موقعی جغرافی قوتابی وەربگرین بەڵام لەبەر ئەوەی کە بوویتە ئینگلیزی لە حەسارۆک و لە هەواڵان و لە گوڵان 124 و هەموو ڕوودەکەنە ئێرە کتابمان لۆ دێ لای حەسەب موقعی خۆتان وەرگرن دوای هەر وردە هەر دێ وەرەقەی دێ لەگەڵی دێتن مەجبوری وەریان دەگرین مەجبوری ئەمەش وەری بگرین دادێنن ئەو زەری هەر لە ژۆرێ بکەن بابا ئەمەش دەچینە لای ئیدارەی دەرێن ناتوانی دەرسی بڵێنەوە زۆر قەڵەباڵغە پۆلەکە دەلێ لە لای دەرگەی ڕاوەستە تو شەرحی خۆت بکە یەکو دەبی لە وەزارەتی پەروەردەی دەری هەر لە ژووری بکەن هەر لە ژووری بکەین لە چێن دەری دابین قوتابی یعنی ئیسفادەی نییە لە بۆ قوتابیەکان مامۆستا ئەو مادی بوونێ کە هەوڵ دەدا خۆی پشتێ نابی تێبگاتن کە دێ ژوور دەبێ یەک چارێگە تو دەرست بڕواتن یعنی یەک چارێک بڕواتن بەس حتى بێدەنجیان دەکەی حتى کتاب دەردی ئەو تو دەست بە دەرسکردنی بکە ئەو شکاتێکە مامۆستا مەجاڵم نییە مامۆستا جێگام نییە مامۆستا ئەوە یعنی وەڵ حاصلی نازانم لە چێن دەرەدی ئەوەندە قوتابی هەموو ساڵێ لە چێدی ناسانم ئەگەر ئێوە بەو سیستەمە بکەن کە تەنها لە گەڕەکەکانی خۆتان وەک ئەوەی کە لە پەروەردە هەیە لە گەڕەکەکانی خۆتان وەربگرن ئەم قەرەباڵغیە دروست دەبێت نەخێر یەکەم ساڵی ئەو هابوو کە فەتح جدید بوو هەر پۆلەکی 18 طلبە 20 طلبەی تێدا بوو دەوامی مەشبەتەنی کچ بوو دەوامەکەی ترش تەنها کوڕ بوو ساڵی دووەم کوڕ و کچیان تێکەڵاو کردی ابتیداییەکەی بەس متەوەسطەی کچەکان لەگەڵەمەمان کوڕەکان لەگەڵەوە ماینە هەنکە هەموو مەکتەبەکانیش ئی کوڕەکان ئی متەوەسطەی بنەرەتی پۆلی 7 و پۆلی 8 و پۆلی 9 دەچنە لای دەوامەکەی دی کوڕان کچەکانیش دێنە لایمە یعنی ئەو قەڵەباڵغی لەبەر هەندێک لێرێ ئەگە تەنها خۆمامی تەنها 18 20 طلبەیە جگە لە گرفتی مەسەلەی ژمارە زۆریان کە وەکو باسیەکەی دیارە لە ڕێی ئەوەی واستە و لە بەرەوەی بۆ بە ئینگلیزی خەڵکانێکی زۆر دێت بۆتان
چ گرفتێکی تر هەیە کە بێتە بەردەمتان؟ ئەو قوتابیانەی کە لە حسارۆک پێنجی لۆتی بە پاسی دێن دەبینی هەندێک جار ئەوە گەر 5 دقەک 10 دقەکبی ئەو دەبێ قوتابی لەبەر دەرگای ڕاوەستی یان دەبینی ساریگەکی دەرسی دەڕوە ئەو جە پازدی حتا قوتابیەکان دێنە خوارد دێنە ئێرە لۆ لە ڕێگای دوور بێن لۆ تەنها ئیمەنتەقەی خۆمان نەبیت لەگەڵ کتێب و منهەجە هەموو کتێبیش ناوە شتەکان یەکەم بدایەتی ساڵی کەونەکانی پارەکەمان تەوزیع کرد ئەو جە دوایە کتابی هەندێک وەرگرت ئەویش عەدەدی کەممان وەرگرتیا یعنی نیوەی عەدەدی وەرگرتیەویش نیوەی لە بۆ دەوامەکەی تکێ نیوەی لە بۆ دەوامی مەیە ئێستا بە هەمویان دە کتێب دانرای کە بیاندرێتی ئینوێ هەموو ئیپارەکەی دەیاندرێتێ هەر بەخۆی پار خەبەر مالوهات گوتیان کتابەکان بپارێزن هەڵی گرن لە بۆ ساڵەچکە بەڵام ئەمە قوتابیت کەمان بۆ دێتن قوتابی هەیە لە مەکتەبی ئینگلیزی دێتن هەیە کتابی نییە مەجبورین بیدێنی کتێبەکەی یان هەیە کتێبەکەی پەرپەڕە ئێ مەجبوری کەنیتی دەبی بیدەینێ سەرەتای ساڵی پێیان دەرین کتابەکان بە جوانی ڕابگرن بەرجی بکەن کە دەیان دێنی ئەرێوە نەڕازینە دەی کتابی کەونمان ناوێ بەس کە پێیان دەڵێن بیپارێزن ئەو ساڵە لە بۆ ساڵچکە با تەڵەبەیەکی ئیسفادەی لێ بکەن هەندێکی دەی پارێزن قوتابێ زیرەکەکان بەڵام ئەوان کە جۆ نادەنێ یان لە ناوەندی کتێبی دەنووسن یان پەڕی لێ دەکەنەوە ئێ مەجبورین کتێبیان بدەینێ باشە مامۆستا ئەگەر ئەم ژمارە زۆرەی قوتابیەکان لە ناو قوتابخانەکە تووشی گرفت ببن بەڵێ ئەو گرفتانە ئێوە خۆتان چارەسەری بە خۆمان چارەسەری دەکەن ڕابەرمان هەیە دەیان بینە لایوان ئەوان چارەسەری دەکەن نەگە هەر چارەسەر نەکرا دەنێرنە دوی داک و بابیان ئەی لە کاتێکا دەستیان بریندار بێ یان ئەوە سکیان بخۆمان بێشێ چارەسەری دەکەین نا بخۆمان چارەسەری دەکەن کەسشی بێش دەی بینە ئیدارەی لە ئیدارەی دایدەنێن و ئەگەر حەبوو شتەبی دەیدێنێ ئەگەر نا هەندێک حتا ئیسراحەت ئەگەر هەر باش نەبوو تەلەفۆن لۆ داچیان دەکەن ڕقەمیان هەیە هەموو ڕقەمی داچمان وەرگرتینە ئیبابشیان ئەگە هەر گرفتێکە بوو تەلەفۆنیان لۆ دەکەین تۆ لە پۆلی چەندی؟ سێ بۆم باس کە بزانم ئەو کتێبی ئینگلیزیە لە بەردەمتا چەند کتێبت وەرگرتووە تا ئێستا؟ کتێبی ئینگلیزی کوردی ئەو هێستا دەزانم هەموو مامۆستاکانتان هەیە هەموو دەرسەکان دەخینن؟ نا بەس ئی وەرزشمان ماوە هەموو کتێبەکانتان وەرگرتیە؟ نەخێر چ دەرسێکت زیاتر حەز لێیە چ وانەیەکت پێ خۆشە؟ دەرسی بیرکاری و وەرزش حەزم لێیە چ شتێکت پێ خۆشە لە مەکتەبە؟ لەگەر هاوڕێیەکان و لەگەر مامۆستایەکانم ئەی چ شتێکت پێ ناخۆشە لە قوتابخانە؟ ناخۆش نیمە سبەینان بە ئاگادێنە؟ نیمە چەند سەعات لە مەکتەب دەبی ڕۆژانە؟ من ئەوە نازانم دایکم ئەزانێ ئەی سەعات چەند دەی بۆ مەکتەب؟ سەعات چەند ئەگە نیوڕانان بم سەعات 12 ئەوانە ئەگەریش سبەینان بم سەعات 7:30 ئەی پێشەوەی بیتە مەکتەب نان دەخۆی؟ یان لە مەکتەب چی دەخۆی؟ لە مەکتەب ئەو دایکم کولی ئەوە بۆرەک میلۆ هیناوە بۆرەک لە ماڵە دێنی دەیخۆی لێرە؟ ئەدی ئەگەر بۆرەکت پێ نەبێت چی دەخۆی لە مەکتەبێ؟ دایکم شتێک تەڕۆ مەڕم دەداتێ یام تەڕۆ مەرە پارەشم دەداتێ ئەدی ئەگەر تەڕۆمەڕەت پێ نەبێ وەکی پارە دەداتێت چ دەخۆی چ دەکڕی؟ چ شتێک زگم تێرکە وەکو کێک بەڕێوەبەرانی قوتابخانەکان بەشێکی گەورەی کێشەی خوێندنگا حکوومیەکان بۆ بوونی چەندەوامی و خەمساردی حکوومەت دەگێڕنەوە. قوتابخانەکەمانەوە ئێمە ئەم ساڵ بە بڵین بە سەرتاسەری شاری هەولێر کێشەیەکمان هەیە لە ڕووی زیادبوونی قوتابیانەوە هۆکارەکەشی قەناعەتم وایە گەڕێتەوە بۆ کۆکاری کەمبوونەوەی مادی و
مەکتەبە ئەهلیەکان تقریبان خەڵکە لێ دوورکەوتەوە ڕۆکاتە قوتابخانەکانی تر. هۆکاری یەکەم ئەمەیە. هۆکاری دووەم تەکلیف و داواکاریەکان لەسەر سنوورەکان. کێشەکە لەوە دەست پێەکە ئێمە کە سیستەمی ئەم ساڵ دەرچوو لە ڕووی وەرگرتنی قوتابی سنووری ئێمە تەنها سنووری منارە و کامەرانی بوو. بەڵام بەهۆی تەکلیف و داواکاری و زەختی سەر و تر خۆمانەوە قوتابخانەکەمان بە شێوەیە قەرەباڵغ بووە کە تقریبان لەوانەیە جەنابیشتان بینی بێتەن لە ئەنجامی ئەو چاوپێکەوتنانە لە کۆنتترۆل دەرچووە. یعنی بەو شێوەیەنێک کە خۆمان ئاواتمان بوو جێبەجێکەین. بەداخەوە ئێمە هەموو ساڵی ئەم کێشەیەمان بۆ دروستێ بێتەوە. چەند ساڵی ئێمە کە داوا ئەەکەین داواکارین لە حکوومەتی هەرێم پێمان و وەزارەتی پەروەردە لەمانی هەشتا کتێبەکانە بێ حاضر بێت. هێشتا ئەم ساڵ گیرروگرفتی تەکنیکیەوە لە ڕووی ئەو کێشەیە کە لەناو هەرێمی کوردستانە ڕوویدا هۆکار بوو. بەڵام معقول نییە لە ماوەی 3-4 مانگە کتێب ئامادە نەبێ. من ئێستا ڕۆژانە کتێب وەرەگرین. یەکێک لە هۆکارەکانی تێکچوونی قوتابخانە و بڵگرژبوونی باری قوتابخانە چییە؟ کێشەی ئەوەیە کە کتێب لە کاتی خۆیان تەوزیع نەکرێتەوە گەرجەدۆریش دەی مامۆستا قوتابی پێ کۆنتترۆل ناکرێت. خاصن مەکتەبە ژوورەکانی ئێمە هیچ پۆلێک جەنابتان بینیتان لە 50 قوتابی کەمتریتیان نییە. ئەمە شووا کات مامۆستا کۆنتترۆلی قوتابخانی پێ نەکرێت کە لە ئەوڵەشەوە شیرازەی قوتابخانە دەرچوو هاتنەوە سەرسکەی زۆر زەحمەتە. ئێستا سیستەمێکمان هەیە کە قەرار بوو لەم بەینا کۆبوونیەکرا لە پەروەردەی گشتی هەولێر بۆ داگەشتکردنی بابەتەکان بە کەمتر، ینی ڕێژەی دەرسەکان بێن نەخوارەوە لەبەری ڕۆژی شەمە بوو بە ئۆف بۆی بەسەر ڕۆژەکانی تەوزیع بگرێتوە ڕۆژی وها بووە بە 7 دەرس بوو تراتەوە 7 دەرسیش کۆنتترۆل ناکرێت لەبەرەوەی تۆ دوو داوامی لەسەر یەک 12 داوامی تر دەست پێکات خۆ بێ لە 12 قوتابی ئەمڕۆنەوە تا داوامەکەی تر دێن. لایەنی پەیوەندیدار لە وەزارەتی پەروەردە نکۆڵی لەوە دەکات کە جیاوازیەکی زۆر هەبێت لە نێوان قوتابخانە حکومی و ئەهلیەکاندا و بوونی ئەو جیاوازیانە بە شتێکی سروشتی دەزانێت. بە شێوەیەکی گشتی دەتوان برم 1.9 قوتابخانەی ئەهلیمانەیە بە شێوەیەکی گشتی لە کوردستان، ینی خۆی لە ڕێژەی 300 و کەسر قوتابخانەداتن بە پەیمانگە و ئامادەی بنەڕەتیەکان و باخچەکانی ساوای. شێوەیەکی گشتی وەزارەتی پەروەردە بەرپرسیاری لە هەموو قوتابخانەیەک لە هەموو خوێندنگایەک لە باخچەی ساوایانەوە تا دەگاتە پەیمانگاکان ئەو پەیمانگانەی کە دوای قۆناغی 3 دەیخوێنن 5 ساڵ دەیخوێنن. لە بەرامبەر ئەوە ئێمە خوێنی ئەهلیشمانەیە وەکو وەزارەتی پەروەردە ئەمە پشگیری هەموو خوێنشی ئەهلی دەکەین لەبەرەوەی هاوکار دەبیەوە حکوومەت هەرێمی کوردستان و بە ژەوەندی باشی تێدایە بۆ خەڵکو و بۆ حکوومەت بە شێوەیەکی گشتی. بەڵام دیارە ئەو جیاوازە کە خەڵک باسی دەکە ئەو جیاوازە نییە بە پێچەوانەوە ئێمە پێمان وایە حکوومەت گرنگی زۆری بە قوتابخانە و حکومیەکانی خۆی داوە و بەردەوامش گرنگی پێدەداتن لە بەرامبەر ئەوەی خوێندنگە ئەهلیەکان لە چوارچێوە سیستەمی خوێندنی ئێمە دەخوێنن واتە وەزارەتی خوێندنی پەروەردە هەموو شتەکانیان وەکو ئێمەیە تەنها ئەوەی کە جیاوازیان دەکاتن ئەو مامۆستایانێک کە لەوێ دەوام دەکەن لەلایەن برێنکەسی خاوەن قوتابخانە ئەهلیەکە موسەکەی بۆ دابین دەکرێت باقی تر لە چوارچێوەی سیستەم و سەرپەرشتیاری وەزارەتی پەروەردەن. لە ڕوویبوونی توێژەری کۆمەڵایەتی لە قوتابخانەکان ناهاوسەنگیەکی زۆر هەیە لە نێوان ژمارەی خوێندکار و ژمارەی توێژەران کە بە بڕبڕەی پەروەردەیەکی تەندروست دادەنرێن. لە کۆی نزیکەی 7,000 قوتابخانە لە هەرێمی کوردستان 1755 توێژەرمان هەیە لە سەرانسەری کوردستانە. ئەمەش دابەش بوون بەسەر ژمارەیەک لە قوتابخانەکانەوەتە ژمارەیەکی زۆر لە قوتابخانەمان هەیە کە توێژەریان کەمە یاخود بێ توێژەرن. بەڕێژەکانیش تقریبەن نزیکەی 800 بۆ 850 توێژەر لە سنووری پارێزگای سلێمانی و ئیداری گەرمیان و پارێزگای هەڵەبجە و ئیداری ڕاپەڕینە نزیکەی 900 توێژەرمان 850 بۆ 900 لە سنووری پارێزگای هەولێرە بە هەموو پەروەردەکانەوە نزیکەی 100 توێژەریشمان لە سنووری پارێزگای دهۆکەیە واتە بە کۆ 1755 توێژەرمان هەیە کە بەداخەوەم ڕێژەیە کەمە بەراورد بە ژمارەی قوتابخانە. بەنسبەت دابەشکردنەوە چۆن دابش کراون لە ساڵانی ڕابردووە دیارە ناڕێکی کەبوو لە دابشکردنا ئێمە ئەم ساڵ ئەومان چاکرد واماندانە بۆ هەر قوتابخانەیەک بۆ هەر داوامێک یەک توێژەر هەبێ
ئەو قوتابخانانەیشی کە تێکەڵاون کچان و کوڕان پێکەون دوو توێژەر لە هەردوو ڕەگەز بۆیان دابنین بەڵام پێشتر ناڕێشی هەبوو قوتابخانە هەبوو 4 توێژەری تێدا بوو قوتابخانەش بۆ توێژەری تێدا نەبوو قوتابخانەمان هەیە 900 قوتابی هەیە و 1 توێژەری هەیە قوتابخانەشوانەیە 300 قوتابی هەیە و 1 توێژەری هەیە واتە ئێمە دەڵێن بە ئاشکرا دەڵێن ینی دەڵێن کێشەمان هەیە لە میلاکاتی توێژەرە کە ژمارەمان کەمە بەداخەوە نزیکەی 4 ساڵ بۆ 5 ساڵ دەبێت 1 توێژەردا نەمەزراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. هاوسەنگکردنی کەرتی تایبەت و گشتی لەوێشەوە پەروەردەی ئەهلی و حکومی و بەرزکردنەوەی تواناکانی پەروەردە و فێرکردن لە بەشی گشتیدا ڕێگە لە دابەشبوونی توندی کۆمەلگا و بەفیڕۆچوونی توانە عەقلیەکانی تاکەکانی کۆمەلگا دەگرێت.